ڕاگەاندنی هاوبەشی حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگەڕی ئێران ڕاهی کاریگەر بە هاوکاری ئەوەندە مەدەنیەکان بەهانای قوربانیانی کارەساتی لافاوی سیستان و بەلوچستانەوە بچین. لافاو 1947 گوندی پارێزگای سیستان و بەلوچستانی گەماڕۆداوە و زیانێکی زۆری بە ماڵەکان، ڕێگاوبان، ڕێگای گوندەکان، سیستمی پەیوەندیەکان و دابینکردنی کارەبا، ئاژەڵداران و زەویە کشت و کاڵیەکان، ڕەز و باخەکان، ڕووبارەکان، بیرەکانی ئاو و سیستمی دابینکردنی ئاو گەیاندووە. لە زۆریەک لە ناوچە لافە و لێدراوەکان کەمی خۆراک و ئاوی خواردنەوە ژیانی خەڵکی زیان لێکەوتووی لەگەڵ مەترسی بەرەوڕوو کردوێتەوە. خاش، سیب و سۆران، فەنووج، ئێرانشار، میرجاوە، نیکشار، دلگان، چابەهار، سەراوان، زاهیدان، نیمروز، سەرباز، کەنارک، مهرستان و دەشتیاری لە زۆمرەی ئەو ناوچانن کە زیانێکی زۆریان بەرکەوتووە. چابەهار بە 480 گوند و نیکشار بە 330 گوندی زیان لێکەوتوو کەوتونەتە چەقی ئەم کارەساتە ترسناکەوە. دوای تێپەڕبوونی هەفتەیەک لە لافاوەکە هێشتا ڕێگاکانی گەیشتن بە 178 گوندی باشووری سیستان و بەلوچستان گیراون و بۆ هاتوچۆ ناشێن. لە هەڕەتی لافاوەکەدا ئەو بەلەمانەی کە ڕوویان کردە ناوچە لێ قەوماوەکان لە بری فریاگوزاری و گەیاندنی یارمەتی خێرای وەک خۆراک و ئاوی خواردنەوە و دەرمان، بەرپرسانی نمایشی هەڵبژارنەکان سندوقی دەنگدانیان لەگەڵ خۆیان بردبوو. ئەم نمایشە نابەرپرسانە و قێزەونەی ڕژیم شەپۆلێکی ڕق و بێزاری گشتی لە سەر تاسەری پارێزگاکەدا هەڵخراندووە. بارودۆخی کەشوهەوای پارێزگای سیستان و بەلوچستان بەهۆی بارانبارینی بەخوڕی وەرزی ئەم پارێزگای کە خۆی لە خۆیدا بەدەست کەمی سەرچاوی ئاویەوە دەناڵێنێت خستۆتە مەترسی لافاوە وەرزیەکان. لافاوێک کە زیانێکی زۆر بە ژێرخانی ئەم هەژارترین پارێزگایە دەگەیەنێت. ڕژیمی کۆماری ئیسلامی لە بری کۆنتڕۆڵ و پشتگیری لە قەیرانە سروشتیەکان کە ناوە دیمەنی وێرانکەری خۆی نیشان دەدات، سیاسەتی میلیتاریزەکردن و ئەمنیەتیکردنی هەرچی زیاتری ئەو پارێزگایە و پەرەپێدان بە سەرکوتی گرتوۆتە بەر تا ئەو جێگایی کە ئاکامەکەی دەبێتە کارەساتی دڵتەزێنی وەک هەینی خوێناوی زاهدان لە سێدارەدانی بەردەوام و بێشمار و کوشتنی گەنجانی سوخبەری بەلوچ لە سنوورەکان. ئەم سیاسەتی هەڵاواردن و وێرانکەرەی کۆماری ئیسلامی لە پارێزگاکەیدا بەڕێوە دەچێت کە لە ڕووی ژێۆپۆلیتیکیەوە گرنگترین و ئستراتیژیترین ناوچەی وڵاتە. ناوچەیە کە لە ئەگەری داخرانی بەندەری چابەهار تاکە ڕێگەی دەستپێڕاگەیشتنی ئێران بە ئاوە ئازادەکانی جیهان دەبەسترێت، بەڵام لە ڕوانگەی حکوومەتی ئیسلامیەوە سیستان و بەلوچستان بە هۆکاری نەتەوەیی و سنیبوونی خەڵکی ئەو ناوچەیە دەبێت لە ژێر تونترین کۆنتڕۆڵدا بێت. پارێزگایەک کە ژنەکانی لە شۆڕای شار و گوندەکاندا حزور و ڕۆڵێکی بەرچاویان هەیە و ئاستی هاوکاری و هەرەوەزی جەماوەری تێدا گەلێک بەرزە، بەردەوام کەوتۆتە بەڕق و تووڕێی دەسەڵاتدارانی ئیسلامی و سیاسەتە لە ڕاددەبەدەرە ئەمنیەتیەکانی حکوومەت لە چنگی خۆیدا گرفتاری کردووە. لەم ناوچەیەدا جیاوازی و هەڵاواردنێکی فرەتچەشن بە شێوەیەکی نامرۆڤانە بەرچاو دەکەوێت. ئێمە وەک هێزێکی چەپ و کۆمۆنیست لەسەر ئەو واقعیەتە ترسناکە جەخت دەکەینەوە کە لە هەژارترین پارێزگای وڵاتەکەماندا جەماوەرێکی بێبەش و دەستکرد و بێپەناک کە بە بێبوونی بچووکترین نظامی لانیکەمی ئاسایشی کۆمەڵایەتی بە حاڵی خۆیان ڕەهاکراون، قوربانیانی بێدەسەڵات و سەمدیتووی تووڕەیی سروشتن. لافاوی وێرانکەر کە پڕ و ڕەشەماڵ و خانووە قوڕینەکان و تەنانەت قوتابخانە و کلینیکە داڕما و بێسەرەتاییترین ئیمکاناتەکانیش لەگەڵ خۆیدا دەبات. لە وڵاتێکدا کە لەسەر دەریای گاز هەڵکەوتووە، ئەم خەڵکە بێدەرەتانە لە سیستمی دابینکردنی گاز بەهرەمەند نین. ڕێگاوبانەکانی ئەم پارێزگایە و بەتایبەت ڕێگای گوندەکان تەنانەت لە نزمترین ئاستی ستانداردی سڵامەتی بێبەهرەن و بە ڕێگای مەرگ ناسراون.
هێشتا زۆریەک لە خوێندکارانی سەر بە چینە هەژار و زەحمەت کێشەکانی پارێزگاکە لە ناو کەپر و خێوەتەکاندا دەرس دەخوێن و هێشتاش بچووکترین نەخۆشی دەبێتە هۆی مردنی ژمارەیەکی زۆر لە منداڵان. لە غیابی فریاگوزاریەکی کاریگەر لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە ڕێکخراوە خۆڕستکە جەماوەریەکانی ئەو پارێزگایە بە هیممەتی خۆیان ئەرکی یارمەتی گەیاندن بە لێقەوماوانی ئەو کارە ساتیان گرتووەتە ئاستۆ. ئێستا سوختبەرەکان ڕۆڵی ئامبڵانس و ئامێری دابەشکردنی ئاوی خواردنەوە و کردنەوەی ڕێگا گیراوەکان و گەیاندنی هاوکاری بە لێقەوماوانی لافاوەکە دەبینن. ئەمانە هەر ئەو کەسانن کە سنگیان بە گولەی ئاگرینی سپای پاسداران دەکرێتە ئامانج و لە زیندانەکاندا ملیان بە پەتی سێدارەوە دەکرێت. نابێ ئەوەشمان لەبیر بچێت کە تەنانەت ئەم هاوکاریە لە خۆبردووانەش هێشتا وڵام دەرەوەی پێداویستیە دەست بەجێ و هەنووکەیەکانی ئەو خەڵکە لێقەوماوە نییە. لەم هەلومەرجە دژوار و کارە ساتبارەی پارێزگاکەدا هاوکاری ڕێکخراوە جەماوەریەکانی سەرانسەری ئێران بە مەبەستی ڕزگارکردنی لێقەوماوانی لافاوەکە و دابینکردن و نوێژنکردنەوەی لانیکەمەکانی ژیانیان گرنگیەکی بە پەلە و هەنووکەیە و نابێت دوابکەوێت. پێویستە لە هەر ڕێگایەکەوە کە ئیمکانی هەیە بە هەموو تواناوە هەوڵ بدرێت هەرچی زووتر یارمەتەیەکان بگێنە ئەو ناوچە زیان لێکەوتوانە. ئێمە داوا لە سەرجەم کۆمەڵانی خەڵکی ئازادی خواز و بە دەرەوەستی ئێران دەکەین کە لە ڕێگەی ناوەند و ڕێکخراوە جەماوەریەکانەوە هاوسۆزی و هاوپشتی خۆیان لەگەڵ لێقەوماوانی لافاوەکەی سیستان و بەلوچستان ئەو پارێزگایی کە بەردەوام یەکێک بووە و یەکێکە لە ناوەندە گرنگەکانی خەبات و ناڕەزایەتی لە ئاخێزی شۆڕشکێڕانەی ژن ژیان ئازادیدا دەرببڕن. بڕوخێ ڕژیمی کۆماری ئیسلامی سەرکەوتوو بێ شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران بژی ئازادی، دێمۆکراسی و سۆسیالیسم. ڕێکخراوی کرێکارانی شۆڕشکێڕی ئێران ڕاهی کاریگەر و حیزبی کۆمۆنیستی ئێران دووشەممە 14 ڕەشەمەی 1402 هەتاوی بەرابەر لەگەڵ 4 مارسی 2024 زاینی.